لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس و دروستبوونی عێراقی نوێ کورد هەلێکی زۆری بۆ هاتە پێش تا لە ڕێگەی دەستور و مادەی 140ەوە کێشەی کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێم چارەسەر بکات با تایبەتی هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعس تایبەت بە زەویە کشت و کاڵەکانی کەرکووک و کێشەی جووتیارانی کورد لەو ناوچەیە. بەڵام یەکێتی و پارتی لە بەغداد بەهۆی بەدەستێنانی دەستکەوتی شەخسی و حزبی نەیانتوانی وەکو پێویست داکۆکی لە جێبەجێکردنی مادەی 140 بکەن و کێشەی زەویە کشت و کاڵەکان چارەسەر بکەن. بۆیە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە جارێکی دیکە عەرەبە هاوردەکان بە پاڵپشتی بڕیارە کۆنەکانی بەعس و هێزەکانی ئیتیحادی دێنەوە سەر ئەو زەویانە و جارێکی دیکە دەیانەوێت دەست بە سەر زەویە کشت و کاڵەکاندا بگرێن. زەوی کشتکاڵەکان دیارە کاتی خۆی ڕژێمی بەعس دیارە بۆ گۆڕینی دیموگرافیا بۆ تعریب بووە، بەڵام ئەو بە یاسا کردێتی لیژنەی شومی شیمال کۆمەڵی زەوی کە دیارە لە 180 زەویەکان بەو لیژنەیە کراوە. ئەو لیژنەیە مادەی 29 ساڵی 2012 چارەسەری کردووە کە لە 180 کێشەکان چارەسەرەکە لەگەڵ ئەوەی کە بڕیاریشی پێدەرچووە لە حکوومەتی ناوەندەوە، بەڵام تا ئێستا کاری پێ ناکرێت. بەشێکی تری بە بڕیاری مەجلیس قیادەت سەورە کراوە. ئەوەی مەجلیس قیادەت سەورە بە بیانووی ئەوەی ئەبێ پێتە پەرلەمان و دەنجی لەسەر بدرێت کە ئەوە بڕیارێک بۆ کاتی خۆی بە یاسا کراوە. لە پەرلەمان خوێندنەوەی یەکەم و دووەمیشی بۆ کراوە، وابزانام لە دەورەی 3 پەرلەمان بووە، بەڵام دواتر دیارە تەوافقی سیاسی نەبووە، بووی نەکراوە. بۆیە ئێستا ئەرچی حکوومەتی هەرێمی یا ئەرچی هەرێمی کوردستان بە هەر سێ سەرۆکایەتێکە و لەگەڵ حکوومەتی عێراقیە پێویستە ئەم مادانە چارەسەر بکرێت. یعنی ئەم کێشانە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ و تا ئێستا نەیانتوانێت چارەسەریکردن. یعنی چارەسەرەکەی ئەم دوولایەنەیە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەر جارە و لە شوێنێکەوە عەرەبە هاوردەکان دێن و خۆیان بە خاوەنی ئەو زەویە کشت و کاڵیانە دەزانن. کۆتا جاریش ڕووداوەکەی هەفتەی ڕابردووی هەفتەغار و ئاوایەکانی داقوق بوو کە خەریک بوو شەڕی گەورەی نێوان عەرەبە هاوردەکان و جووتیارانی کوردی ناوچەکەی لێ بکەوێتەوە. لەو هەڵانەی کە کورد کردی ئەوە بوو لە دوای 2023ەوە با دیفاکتۆ مامەڵی لەگەڵ هەموو پرسەکان کرد، لەگەڵ پرسی کەرکووک، لەگەڵ پرسی زەویەکان، لەگەڵ کۆمەڵە پێیسا کەیس و پرسی تردا بە شێوەی یاسایی مامەڵی نەکردواتە بە ئەمری واقعام ناوچێ و ئەم زەویانی بەدەست بوو بە شێوەیە مامەڵیکرد، نەڕووی لە ڕووی یاسایەکەیەوە کە ئەمانە پێشتر ڕژێمی بەعس بە یاسا بە پێی یاسای ئەو کاتە کردوێ ناوی عەرەبی هاوردەوە. ئەمە یەکێک بوو لە کێشەکان کە کورد بەم شێوە مامەڵی کرد. لایەنێکی تری ئەوەیە لە عێراقدا زۆرینە شیعەیەوە سوننەی وجودی هەیە، ئەم لایەنانە نایەنەوێت ئەم کەیسانە بە شێوەی یاسایی چارەسەر بێ، بۆی بە بەردەوام ئەم کێشانە لەم ناوچانە بمێنێتەوە و هەر کاتێک ناکۆکی سیاسیان لەگەڵ کووردا هەبێ دەست بۆ ئەم مەلەفە ببن بۆ ئەوەی جۆرێک لە ئاژاو و کێشە دروست بێ لەم ناوچانە. گەڕانەوەی ئەم عەرەبە هاوردانە با پاڵپشتی هێزە عێراقیەکان و داکۆکیکردن لە مانەوەیان لەو سنوورانە کێشەی کۆمەڵایەتی و نەتەوەی لێ دەکەوێتەوە. بۆیە بە چارەسەر نەکردنی ئەو کێشانە و پێشگوێخستنی گرفتەکانی کورد لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان لەلایەن هەرێمی کوردستانەوە کێشەکان ئاڵۆز و قورستر دەکات و مەترسی تەقینەوەیەکی گەورەی نەتەوەی لە ناوچەکە لێ دەکرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.